لەسەر پرسی کواڵیتی ئەو خۆراکانەی کە دابش دەکرێت بەسەر هاوڵاتیاندا تا چەند کواڵیتیان باشە و تا چەند بە شێوەیەکی ورد و تەندروست ئەم خواردن و خۆراکانە دەکاتە ماڵەکان ئەو لەگەڵ ئەوەی کە بە تەواوی تەمەنە جیاوازەکان لەم خۆراکانە دەخورێت لە نێو ماڵەکاندا زۆرینی هاوڵاتیان لە هەرێمی کوردستاندا ئەگەر هەموو پێداویستی و کەرەستەکانیش نەبێت ڕەنگە چەند جۆرێکی بەکاربێن ڕۆژانە کە بۆ خواردن دروستکردن لە نێو ماڵەکانیاندا. ئێستا یەکێک لەو کەرستانی کە زیاد کراوە بۆ بەشە خۆراک و لە مانگەوە دەستی پێکردوویش دابشکردنی هێلکەیە. لە ماوەکانی ڕابردوو مانگەکانی ڕابردووە بینیمان کە کەم داخود بەرزبوونەوەی نرخی هێلکە و کەمبوونەوەی بڕەکەی لە نێو بازارەکانی هەرێمی کوردستانە شقەیران و دەنگۆیەکی هێنایە ئاراوە. دیارە هەر بەوەندەوەنەوەستا لە دوایەوەی کە نرخەکەی بەرز بووە هاوڵاتیان ناڕەزایەتیان دەربڕی. بێستا شۆ نرخەکەی نەچۆتەوە دۆخی ئاسایی و پێشتری خۆی لەم نێوەندەدا حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی عێراقی بە هەمانگی لە نێوان هەردوولادا پرسی دابشکردن یاخود زیادکردنی کەرەستەی هێلکە بۆ هاوڵاتیان هاتووە تاراوە. بەڵام پرسیارەکە ئەمەیە بۆچی ڕێکەوت لەسەر ئەو هێلکەیە نیە واتە ڕێکەوتی دەرچوون و بەسەرچوونی ئەم هێلکەیە کە دەدرێت بە هاوڵاتیان بۆ لەسەر هێلکەکە نیە. لەسەر بابەتەکە لەگەڵ بەڕێز کاسترۆ معروف کە بەڕێزیان ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی گفتوگۆی بابەتەکە ئاکەم. کاک کاسترۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەر لە هەموو شتێ دواتر دێمە سەر پرسی هێلکەکە، بەڵام دەمێ بزانم بەشە خۆراکی مانگانە و کەرەستە و پێداویستیانی کە دەدرێت بە هاوڵاتیان کواڵیتیان چۆنە، ئێوە چ تێبینیەکتان لەسەریان هەیە؟ سەرەتا دەستخۆشی بۆ بەڕێستان و سپاس بۆ کورساتکە و دەرفەتەی پێداین کە باز لە بابەتێ بکەین کە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیانەوەیە. دەتوانین بڵێن کە قسەکردن لەسەر بابەتی خۆراک پەیوەندی بە 2,100,000 هاوڵاتی سنووری پارێزگاکەمانەوەیە کە ئەمە بە نمونە وەرگرین. بەداخەوە کە ئەوەی کە ئێمە بەدواداچوونی بۆ دەکەین و بەردەوامی لیژنەکەمان بەدواداچوون بۆ بابەتە دەکا و وەکو لایەنێکی چاودێری لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەداخەوە ئەوەی کە ئێمە دەیبینین و بەردەوام بە دوواداچوونی بۆ دەکەین ئەم بابەتانە لە ئاستی پێویستدانین. ئەمە بۆ مانا نییە کە لە ڕووی تەندروستیەوە ئەم بابەتە زۆر خراپە، بەڵام لە ڕووی کوالیتیەوە کوالیتەکانیان باش نییە. لە ڕووی تەندروستیەوە دەکرێت ئەمە لاەنە پەیوەندیدارەکانی تر قسان لەسەر ئەو بابەتە هەبێت. ئەوەی کە ئێمە دەیبینین و بە چاو دەیبینین و مەیدانیان شوێنەکان بەسەر دەکەینەوە، بەداخەوە کوالیتی ئەم بابەتانەمان باش نییە و بابەتە خۆراکیەکانمان باش نییە و بابەتی خۆراکە وەشیلەکان دابەشی دەکەن. ئەمە بۆ هاوسەنگکردنی بازارە بۆی گرانی ڕوونەدا و خەڵکی هەژار و نەدارەکەش ئەم بابەتانە بەکاردێنێ. بۆیە دەکرێت وەزارەتی بازرگانی حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی بازرگانی حکومەتی ناوە دووە ئەندام پەرلەمانە بەڕێزەکانمان لە ئەنجومەنی نوێران کاریگەریەکی باشتر دروستکەن، چونکە ئەم بەشە خۆراکەی کە دێ بۆ خەڵکی کوردستان بۆ هاوڵاتیانی ئێمە ئەمە خێر نییە بە هاوڵاتیانی ئێمە بکرێ. ئەمە مافێکی سەرەتایی هەر هاوڵاتیەکە کە خۆراکی پاشی پێ بدرێ. بەڵام ئەوەی کە دەبینین لە بابەتی زەیتە، لە بابەتی برنجە، لە بابەتی پاسۆلیایە، لە کۆی ئەم بابەتانە دەبینین ناوە گرفتێک ڕوودەداوە کە مکۆڕیەکان بە چاو دەبیندرێت. ئەوەیە کە ئێمە پەیوەندیەکی باشمان هەیە لەگەڵ بەڕێوەبەراتیەکانی خۆراک و بەڕێوەبەراتی بازرگانی ئەوانە، بەڵام دەکرێت چالاکتر بن. وە بابەتێکی تر کە دەمەوێت من قسەی لەسەر بکەم، هەڵگرتنی ئەم خۆراکانە کۆگاکانی خۆراک شوێنەکانیان باش نییە لە هیچ ڕوویەکەوە. دەتوانم بڵێم کەم کوڕی زۆری پیۆ دیارە، بۆیە دەکرێت وەزارەتی بازرگانی کاری یەکەمی ئەو بێ کۆگاکانی خۆراک باشکە و لەگەڵ ئەوەشدا کە لە ئیدارەی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕینیش بەڕێوەبەراتی خۆراک بکرێتەوە بۆی ئەم خواردانە کە دێن زووتر بەسەر هاوڵاتیانی ئێمەدا دابش. باشە، باس لە کۆگاکانی خۆراک کرد چۆن باش بکرێ. ئێستا چۆنن کاک کاسترۆ؟ یعنی خەڵک نازانێ نەیبینیوە، نازانیم خۆراکان چۆن هەڵەگیرێ کۆگاکان لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی ساردکەرەوە پێدای ئەو پێویستیە تەندروستی و ڕقابە تەندروستی کە پێویستە لە سەریان بێ چۆنە؟ ئێوە دەتانەوێت چی لێ بکرێ؟ ئەوەی کە ئێمە بینیمانەوە ئێمە بە دوواداچوومان بۆ کردووە داواکاری بەڕێوەبەراتی خۆراکی سلێمانیشە کە کۆگاکان لە ئاسی پێویستدانە ئەمە بابەتی ساکەرەوە و بەڕاد و ئەو بابەتانە لەم شوێناندا نابیندرێت و پێداویستی زۆریان دەوێت و پێویستیان بە دروستکردنی کۆگای بابەتی ترە و زۆربەی پێداویستیەکان کە دێن لە بێشوێنی لە ئەرز بڕێ دەدرێن یان سارە بە سارەی پێدەکرێت یان لە دەرەوەی کۆگاکە زۆرجار لەسەر زۆری بابەتەکان لە دەرەوەدا دەدرێن. هەموو ئەمانە کە مەترسی گەورن و بە بەرچاوی هەمومانەوە بەرچاوی لاەنە پەیوەندیدارەکانەوە ئەم بابەتانە هەموو مانگێک ئەم بابەتانە دووبارە دەبنەوە. دەکرێت کورسات
کارێکی مەدانی و سەردانێکی مەدانی بۆ ئەم بابەتە بکەن بۆی زیاتر لە نزیکەوە ئەم بابەتە ببینن کە بەڕێوەبەراتی خۆراک یەکێک لە داواکاریەکانی ئەوەیە کە بینایتری قاعیتری بۆ دروست بکرێ و پێداویستی بۆ دابین بکرێ و لەگەڵ ئەوەدا کۆمەڵێک پێداویستی تر هەیە کە لە ناو دیارەکێشەیەک لە سکایپەکەی و پەیوەندیەکەی بڕێزکا کاسترۆدا دروست بوو تا و کارانم وەری دەگرنەوە تیشکە خەمە تر چەند خاڵێکی گرنگ کە کاسترۆ باسی لە چەند شتێکی گرنگ کرد کابە بۆ ئێمە هاوڵاتی ئێمە ژۆکەر کەسێکێکە لەم کۆمەڵگەیە ئێمە بێ ئاگین کە ئەو نازانین کە کەسەکان دێتە بەردەستمان چۆن هەڵدەگیرێت چۆن دابش دەکرێت چۆن دێت چۆن دروست دەکرێت چۆن غەزن دەکرێت و هەڵدەگیرێت ئەمانە نازانین کا کاسترۆ دێمە لای جنابەت قسەکانی تاڵکە چەند پرسیارێکم بۆ دروست بوو بێکمان ئێمە وەکو کورسات وەکو ڕۆژنامەنووس ئەم بەدواداچوونەکەین کە چۆنە لە ڕوا هوەریەکەەوە چۆن ئەم پێداویستە ئەم کەرەستە خۆراکیانە هەڵدەگیرێت ئەمانە دەکرێتە قورگمانەوە ئێمە دەیخۆین ئەگەر یعنی ئەگەر لە نێو ماڵەکانی خەڵکانێک و کۆمەڵە ماڵێکە بن ئەم کەرەستانە بەکار نەهێنن دەچێتەوە نەوە بازارەکان بەشێکیان دەیفرۆشنەوە دواتر دێمە سەر کواڵەتی و خۆراکانیشی کە لە نێو بازاردا هەن پێویستە چۆن ئەم کۆدەنگیە دروست بکرێت بۆ چاکردنی ئەم کێشەیە و لایەنە پەیوەندیدارەکان کێوکێن کە پێویستە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بەدواداچوونی بۆ بکەن من پێشنیار دەکەم بۆ بابەتانە کە ڕاستەخۆ پەیوەندیان بە ژیانی خەڵکەوەیە کاری یەکەم بەڵێ لیژنە تایبەتمەندەکان هەر لەگەڵ هاتنی خۆراک بۆ کۆگاکان دەکرێت خۆیان سەردانی مەدانیان هەبێ بۆ دڵنیابوونی زیاتری ئەم بابەتانە دوو دەکرێت وەزارەتی بازرگانی ئەم بابەتە پەیوەندیەکی تونند و تۆڵتری هەبێت لەگەڵ وەزارەتی تەندروستی ڕاستە ئەمانە بە شێوازێکی فیزیکی یان بە شێوازێکی تر دەبینین فەحساتیان بۆ دەکرێت بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە ئەم بابەتانە 100% بێ کەم و کوڕین و گرفتیان نییە و لەگەڵ ئەوەشدا خۆیان نەیزانن وەزارەتی تەندروستیانیان بەدواداچوونی نەکردو کاسترۆ خۆیان نازانن ئێمە پرسیارەکە ئەوەیە کە لە کاتێکدا لەم ڕۆدا دەبینی هێلکەی بەسەر هێلکەی بێبەروار لە کارتۆنی بێبەروار بەسەر هاوڵاتیانی ئێمەدا ساغ دەکرێتەوە و بەداخەوە لە کۆمەڵک لە پیجەکان دەبینم کە پیجی بەڕێوەبەراتی تەندروستیەکانن داوا لە هاوڵاتیان دەکەن ئەم هێلکانە وەربگرن تاوەکو بە تەواوەتی تێک نەچوونە ئەمە کارەساتەکە لەوە دەست پێ دەکا بە هیچ شێوازێک من چاوەڕوانی ئەوم دەکرد کە لاەنە پەیوەندیدارەکان و لاەنە تەندروستیەکان کاری یەکەمیان ئەوە بێ کە دەست بەجێ ئەم بابەتە ڕابگرن چونکە ئەمە جێگای مەترسیە ئەمە وامان لێ دەکا کە لە چەند ڕۆژێکی تێرەوە لە ئایندەدا هەموو هاوڵاتیەک بتوانێت بابەتی بێبەروار داخڵی بازارکە و بیفرۆشی وڵێ ئەمە لەگەڵ بابەتی خۆراک داخل کراوە و وەزارەتی بازرگانی ئەم بابەتی هێناوە بۆ ئێمە مەترسیەکان لەو بابەتانە گەورەترن ضرورە لە جیاتی ئەوەی کە بۆ نمونە هێلکەیەکی بێبەروار لە دوکانێکدا بگیرێ لە مەطعمێکدا بگیرێ غرامە دەکرێت و دوکانەکەی پێدا دەخرێت بەڵام دەبینین بە بەرچاوی هەمومانەوە بەتڕێ لە هێلکە بەسەر هاوڵاتیان ئێمەدا دابش دەکرێن و وەلانە پەیوەندیدارەکانی ئێمە لە هاوڵاتیان دەکەن کە ئەمە وەری بگرن ئەمە مەترسیەکەیە کا کاسترۆ هێلکەکە لە کێوە دێت ئەم هێلکەیە وەزارەتی بازرگانی خۆی گرێبەست لەگەڵ کۆمپانیاکان دەکات ئەوەی کە جێگای پرسیارە و پێشم خۆشە کە وەکو دەتوانم بڵێم یەکەمین ڕاگەیاندن بۆم شێوازە زیندووە کە بۆی هاوڵاتیانی ئێمە ئاگداری ئەم بابەتە بن لە کورساتەوە قسە دەکەم ئەمە بە چ شێوازێک من دەپرسم وەزارەتی بازرگانی گرێبەستێک لەگەڵ کۆمپانیایەک دەکا و قوبوڵی ئەوە دەکا کە هێلکەیەک بێنێ بۆ هاوڵاتیەکانی کە هیچ جۆرە بەروارێک جگەلەوەی کە لە هێلکەکان نەدراوە لەسەر کارتۆنی هێلکەکانیشدا هیچ جۆرە بەروارێکی دەرچوون و بەسەرچووندا ئەمە نییە بۆیە دەڵێم کاری یەکەمی ئەنجامانی ئەنجومەنی نوێنەرانی ئێمەیە لە عێراق کە لەم بابەتە بێدەنگ نەبن و داوای قەرەبوو بکەن و بەدواداچوونی زیاتر بکەن و لەگەڵ وەزارەتی بازرگانی کە ئەوان ڕاستەخۆ دەتوانن پێیان بگەن و قسەیان لەگەڵکەن لەم بابەتە و لە چەندین بابەتی تر ئەم بابەتە بێنەخەت و بەردەوام بن و دواتر کۆی ڕوونکردنەوەکانیشان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕوونکەنەوە بە بەرچاوی ئێمە دەبینین برنجێک دێ کە ڕوولی داوە کە ڕق بووە کە هەموو ئەو پێداویستیانە و لەواڵەکەی خۆم بە بەردەوامی ئەم بابەتانەدا دەبەزێنم بەڵام ئەوەی کە جێگەی سەرسوڕمان و جێگای
ئەوەیە کە هەڵوەستەکردنە ئیزراعاتێک نبینی کە لە وەزارەتی بازرگانی ئەم ئیزراعاتێک بکرێ یان گۆڕانکاریەک بەسەر خودی ئەم خۆراکانە دابێت. بۆیە مەترسیەکان زۆرن، هاوڵاتی ئێمە تاکە سەرچاوی ژیانی کە ئەم خۆراکە بێ کە ماگانە وەریەگرێ هەش خەڵکی هەژار و نەدارەکە بەکاری دێنێ، بەڵام دەکرێت ئێمە سەلامەتی تەندروستی ئەم هاوڵاتیانە لە ئەستۆی هەموو لایەکە کە بتوانین پشتیوانیان بین و لە پشتیان بین و بە هەموو شێوازێک ڕێگری لەو بابەتانە بکەین کە بەرچاوی هەمومانەوە دەبیندرێت و لەوەی جێگای داختر ئەوەیە کە بە هاوڵاتیانی ئێمە دەگوترێ هێلکەکانتان بۆ دەگۆڕین ئەم هێلکانەی خراپ بوونیانەوە جڵت ناکرێت ئەنی لە ناو نابرێت گۆڕین چۆن هێلکە دەگۆڕێت ئەو بتێکێک بوو لە پرسیارەکانم لە قسەکانی بێشتریش تا باس کرد کاسترۆوتێ پێویستە چارەسەرێک بۆ ئەم بابەتی هێلکەیە بدۆزرێتەوە چارەسەرەکان چۆنە؟ یعنی هێلکەکە دابش نەکرێ بڕواری لێ بدرێ ڕابگیرێ نرخی هێلکە ئەرزان بکرێت چۆن چارەسەرە بێت؟ ئێمە هەر لە سەرتاوە من وەخۆم وەکو سەرۆکی لیژنەی پشتوکاڵ ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕای خۆمان ڕاگەیان لەم بابەتەدا وەزارەتی بازرگانی سەرکەوتوو نابێت دەکرێت خۆراک لە جیاتی هێلکە بابەتی تر بێت چونکە ئێمە لە پێشتردا باسم کرد کە مەخزانەکانی ئێمە بەڕادمانیە ئەوە پێداویستی هەڵگرتنی ئەم بابەتانەمان نییە و وەکیلەکانی خۆراک هیچ بابەتێکی ساردکەرەوەیان نییە کە کاتێک هێلکەکانیان بەدەست دەکاو لە شوێنێکی سەلامەت دایبنێن هەموو ئەمانە ئەو بەرچاو ڕوونیانە لای ئێمە هەیە و لای وەزارەتی بازرگانی هەیە و لای بەڕێوەبەراتی خۆراک هەیە بۆیە دەکرا بە بابەتێکی تر مامەڵە لەگەڵ ئەو بابەتە کرابە ئەگەرچی لە پێش مامەڵەی لەگەڵ بکرا. کاک کاسترۆ چۆن مامەڵی لەگەڵم بابەتەیە بکرا لەلایەن وەزارەتی بازرگانی و تەندروستیەوە؟ دەکرا لە جیاتی ئەوەی کە ئێمە هێلکەیەک بێنین لە کاتی خۆیدا سەرکەوتوو نەبین لە دابشکردن بەسەر هاوڵاتیاندا کە گومانێک دروستکە کە قەلەقێک دروستکە لای هاوڵاتیانی ئێمە دەکرا ئەو ڕەپارەی کە لەو مەجاالەدا سەرفکراوە لە بابەتێکی تری خۆراکیدا بەکارهات بە و بکرا بە بابەتێکی وشکەی خۆراکی تر کە سەلامەتر و باشتر دەگەیشتە دەست هاوڵاتیان و هاوڵاتیان دانتوانی بەکاری بێنن یان لە بری ئەمەی کە دەکرا بە شێوازی پێدانی پارە بە هەر شێوازێک بە کە وەزارەتی بازرگانی دەیتوانی بە شێوازێکی باشتر لەوەی کە ئێستا هەیە ئەم بابەتەی چارەسەر کردووە چونکە ئەم هێلکانە بە بەلاش نەدراون بە وەزارەتی بازرگانی و بە بەلاشش نەدراون بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و سنووری پارێزگای هەڵەبجە و سلێمانی و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین ئەمە مافێکی سەرەتایی هاوڵاتیانە ئەمە خێر نییە وەزارەتی بازرگانی عراق و هەرێمی کوردستان خێر بە هاوڵاتیانی ئێمە بکەن و بەم شێوازە خۆراکی خراپیان بۆ بنێرن دەکرێت خۆراکەکان خۆراکی باش بن تەنها بۆ هەرێمە کاک کاسترۆ ئەم هێلکەیە کە دابەشەکەی و کواڵەتی ئەم خۆراکانە لە ناوەڕاست و باشووری عێراق زانیاریت هەیە گەر بزانی چۆنن لەوێ ئەو خۆراکانە؟ ئەم گرێبەستانە وەزارەتی بازرگانی عراق دەیکا و وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستانیش لایەنێکی چاودێری ئەساسی بابەتەکەیە و وەزارەتی و بەڕێوەبەراتەکانی خۆراکیش ئەم خۆراکانان کە بەدەست دەکا توانای ئەوان هەیە کە لەگەڵ بەڕێوەبەراتی گشتی خۆراکی هەرێم هەچ بابەتێک هەچ کارێک بە ڕێپۆرتی ماگانە ئەم شوێنانە بەسەر بکەنەوە یعنی ناکرێ هاوڵاتی ئێمە کە دەچێت خۆراک وەردەگرێت خۆراکەکانی وەرنەگرێەوە بازرگانی پێوە بکرێت و لە زۆربەی وەکیلەکان دەبین لە کوردستاندا ئەو بەشە خۆراکەی دێ کە بازرگانی پێوە دەکرێت ئەگەر خۆراکەکان کوالێتیان باشتر بکرێ گومانی کەدانی هاوڵاتیانی ئێمە بەکاری دێن بۆیە ئەم خۆراکە چەندین جار بەکار دێتەوە لەگەڵ ئەوەدا فێڵ لە هاوڵاتی دەکرێت ئەم خۆراکە کە دەفرۆشتێتەوە من دەپرسم دەچێ بۆ شوێ بێگومان بازرگانەکان دیکردنەوە و لە بابەتی تردا جارێکی تر بەکاری دێنەوە بۆیە ئەم بابەتە هەستیارە ضرورە لەسەر ئاسایشی ئابووری و لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر وەزارەتی تەندروستی و لەسەر تەواوی لایەنە پەیوەندیدارەکان ئەم بابەتانە بە هەند وەربگرن ناکرێت ئێمە بیرمان لای ئەوە بێ کە ڕۆژ بە ڕۆژ نەخۆشخانەکانمان زیادکەین سەیدەلەکانمان زیادکەین کۆمەلگایەکی نەخۆش بەرهەمبێنین بەڵام بیرمان لای ئەوە نەبێت کە سەلامەتی هاوڵاتیانمان لەسەروی هەموو شتێکەوەیە ئەو ترس و دڵە ڕاوکێ و نەخۆشیە کە لە کوردستاندا سەری هەڵداوە و نەخۆشخانەی هیوا بە نمونەیەک وەربگرین بێگومان یەکێک لەو بابەتانەی کە باس دەکرێت و دکتۆرە بەڕێزەکان و لایەنە پەیوەندیدارەکان باسی دەکەن خۆراکی ئێمە لە ژێر پرسیاردا ینی ئاسایشی خۆراک لە کوردستاندا لە ژێر پرسیاردا ینی ئەمە پێویستە کاری زیدی لەسەر بکرێت و توێژینەوەی باشی لەسەر بکرێت و زانکۆکانیش لەم بابەتەدا بە ڕۆڵی خۆیان هەڵبستن ینی بە بەرچاوی هەمومانەوە ئەو بابەتانە ڕوو دەدەن و دەشیان بینین و لە هەواڵێکدا دێن و دواتر ئەم باشە کاک کاسترۆ پێتان وایە کە وەزارەتی بازرگانی و
وزارەتی بازرگانی عێراق و حکوومەت هێرێمی کوردستان و تەندروستیش ئاگادار بن لەوەی کە کواڵیتی ئەم خۆراکانە باش نییە دەکرێتە بەردەستی خەڵک نەخۆ بەبێ ئاگایی بەسەریانەتێ بەڕێبار هۆکارەوە. من هەر دەبێت لە ڕێگای کورساتی عزیزەوە ئەو پامە کە نەشیان بیستووە ئێستا ئەو بەڕێزانەی وەزارەتی بازرگانی و ئەندام پەرلەمانە بەڕێزەکان لە ئەنجومەنی نوێنەران ئەو پامەی ئێمە بگێنن بە وەزارەتی بازرگانی ئەگەر پێیان و خۆراکەکانیان خۆراکی کوالێتی باشن و خۆراکەکانیان لە ئاستی پێویستدان نمونە بۆ هێلکەی کە بۆ خەڵکیان هێناوە ئەمە یەکێکە لە هەرە بەڵگە زیندوەکان کە بە بەرچاوی هەمومانەوە دەبینین هیچ بەروارێک و هیچ شتێکی لەسەر نییە و بۆم شێوازەیە و دەتوان بۆنی کردووە لە نێو دوکانی وەکیلەکاندا کە مەدانیان دەتوانن سەردانی بکەن و لەگەڵ ئەوەدا ئەو بریتەی کە دەینێرن بە بەرچاوی هەموو ڕاگەیانەکانەوە بەرچاوی وەزارەتی بازرگانی و بەڕێوەبەراتی گشتی بازرگانی و بەڕێوەبەراتی خۆراکیش ئێمە نمونونەکانمان بە مەدانی بۆ نردونەوە و بڵاومان کردوونەوە کە ئەم بابەتانە کۆمەڵک بابەت داخل دەکرێت سەلامەت نییە ئەمە بۆ مانانیە کە ئێمە قسە بکەین و لە بازاردا نرخی کەلوپەلی بێبەرز بکرێتەوە ئێمە دەڵێن پێویستە وەزارەتی بازرگانی دڵنیایی زیاتر بداتە بە هاوڵاتیان لەسەر ئەو خۆراکەی کە بەسەر هاوڵاتیانی ئێمە دەدا بەش دەکرێت و داوا دەکەین لایەنە پەیوەندیدارەکان لیژنە ڕقابیەکان و پەرلەمانی عێراق بەڕاستی ڕۆڵێکی باشتر بجێڕن ئەوەی کە بەسەر هاوڵاتیانی ئێمەدا ساغ دەکرێتەوە. من وەکو خۆم بە دروستی نبینم بۆ پشت ئەسوور بۆ بابەتانەی کە مەدانیان ئێمە بە دوواداچوون دەکەین و بابەتەکان دەبینین و ئەوەش ئەوەمان پێ دەڵێت کە سەردانی وەکیلێ بکەی کە 500 هاوڵاتی لابێ 100 هاوڵاتی و 8 هاوڵاتی و 150 هاوڵاتی خۆراکەکەی وەردەگرێت ئەوی تر دەیفرۆشێتەوە. من دەپرسم ئەدی ئەوەی کە دەیکرێتەوە بۆ شوێی دەبا ئەمە پرسیارە گەورەکە ئەوەیە کە دەکرێت وەزارەتی بازرگانی وەڵامی ئەم بابەتەی هەیە. ڕاستی کا کاسترۆ من هەر ویستم بەدواداچوونێ بە بابەتەکە بکەم پەیوەندیم کرد بە چاودێری خۆراکیشەوە خۆراکی سلێمانی و ڕەتیان کردو بابەتەکە خۆزگە من هێلکەکەم بێنایەتەوە ستۆدیۆ پیشانم باە کە ئەوەی کە هەیە درۆ نییە ڕاستیە کە دەکرێتە بەردەستی ئێمەوە کەوتە بەردەستی خەڵکەوە ینی کە نرخی هێلکە ئەو نەزۆرە لە عێراقا کە لە هەرێمی کوردستانە ئەو نەزۆرە بۆچی نرخی هەرزان ناکرێت بە هەرزانی کەوتە بەردەستی خەڵکەوە دەتوانرێت دەم ڕێکارە بگیرێتە بەر لە جیاتیەوەی دابشکرێ بەسەر خەڵکە. ئەو بابەتانەی کە بەڕێزت باسی دەکەی تۆ ئەگەر وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان لەلایەک هاوکاریەکی باشی وەبەرهێنەکانمان بن هەم لە بابەتی ئەوانەی کە هێلکە بەرهەم دێنن یان بابەتەکانی تر بەرهەم دێنن بە شێوازێک لە شێوازەکان ئێمە دەتوانین هاوسەنگێک لە بازار دروستکەین و نرخی هێلکە و سەرجەم بابەتەکانی تریش لە بازاردا بە شێوازە نەبن بێگومان ئەمە دەکرێت و بە هەمەهەنگی دەکرێت لەگەڵ وڵاتانی دراوسێ لەگەڵ ئەوانەی خۆمان کە کۆی لایەنە پەیوەندیدارەکان هەمەهەنگیەکی باشە بێ بەڵام ئەوەی کە دەبیندرێ و هەستی پێ دەکرێت ئەم هەمەهەنگیە نییە کە دەبینین لە ماوەی هەفتەیەکدا گۆشتی مریشەکە بێ بە 4500 دینار بەڵام دواتر دەبێتەوە 2000 ئەمە ئەوەمان پێ دەڵێ کە پلانێکی سەرکەوتومان نییە لە کوردستاندا ئێمە بتوانین بە شێوازێکی هاوسەنگ و هاوڵاتیانی ئێمە ترسیان نەبێت لەوەی کە کەلوپەلەکانیان بە بەردەوامی گۆڕانکاری بەسەردادێ ئەمە ئەو کۆمەڵە گۆڕانکاری هەیە ڕوودەدا دوورە لە بابەتی ئەوەی کە پەیوەندی ڕاستە خۆی بە بەرزکردنەوەی نرخی دۆلارەوە هەبێت هێندێک بابەت هەیە خۆ ئێمە ئێستا لە ئێستادا دەبینین گۆڕانکاری لە بابەتی مریشک کە بە نمونەوە بگرین نیواونی گۆڕانکاری بەسەرداهاتوە لە کاتێکدا دەبینی وەبەرهێنەکانی ئێمە و خاوەنکارەکانی ئێمە زەرەتمەندن و لە لایەکی تریشەوە دەبینین کە هاوڵاتیانی ئێمە زەرەتمەندن بۆیە زەرورە وەزارەتە تایبەتمەندەکان لەگەڵ وەبەرهێنەکان و لەگەڵ کۆمپانیاکانی خۆماڵی خۆمان ڕێکەوتنیەکی باشە بێ و پلاگە هیچ نەبێ پلانی 4 ساڵیشیان نەبێت دەکرێت پلانی یەک ساڵی هەبێت لە کوردستاندا بۆ یەکە هیچ نەبێت نرخ جێگیر بکرێت ئەوەی کە دەبێت بەداخەوە هیچ یەگیریەک نییە و هەر ڕۆژەوە بە شێوازێک هەر کەسێک بیوێ بە شێوازێکی خۆی نرخ بەرز دەکاتەوە و نرخدا دەبەزێنێ و ئەو نمونانەی کە هەشن لە بەردەستدان و بەڕێزش ئاماژت پێ کردووە ئەمەیە کە دەتوانین بڵێن هەماهەنگیەک نییە لە سەرجەمتین و توێژەکان ئەوەی بەرهەمێناوە کە ئێستا باشە کاتی بەرنامەکە ینی ئەم تۆرم ئەو چەند خولەکێک درێژم کردەوە ینی بەڕاستی ئەمە بە دوواداچوونی وتری شێوێت کا کاسترۆ
خۆراکەکانی بەر لەوەی ئەو ئەەکەمە دوا پرسیار بەڵام بەر لەوە ئێستا خەڵک ئەو هێلکەی کە لە بەشە خۆراک دابش دەکرێت بەکاری بێنیان نا تۆ چیان پێڵێت لە جیاتی ئەوەی کە من بڵێم هاوڵاتیانی سنووری پارێزگای سلێمانیانە و هاوڵاتیانەی کە هێلکەی بێ بەروار وەردەگرن بەکاری بێنن یان بەکاری نێنن دەبواە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان خۆیان ئەم وڵامەیان بۆ خەڵکی کوردستان و بۆ خەڵکی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین پێ وایە خۆیان بە خەڵکیان وایە ئەم بابەتە مەترسی هەیە یان مەترسی نییە کەوەی منی والێ کردووە قسەی لەسەر بکەم و بابەتە بە شێوازێکی مەیدانی کۆی ئەو وەکیلانم بەسەر کردوتەوە کە هێلکە دابش دەکەن بەسەر هاوڵاتیانەوە من لێرەوە بەڕێستانی دەڵێم هیچ کارتۆنێکی ئەم هێلکانە نییە بەرواری لەسەر بێ و هیچ هێلکەیەک نییە بەرواری لەسەر بێ و هێلکەکان بەشێکی زۆر لە وەکیلەکان دەتوانین ناتوانانی داخڵی دوکانەکانیان بی لەبەر بوون و کۆمەڵک بابەتی تر کە ئیسەر ڕاگەیاندن نیە ئێمە باسی لێوە بکەین بەکاری بێنیاننا من دەڵێم ئەوەی کە من بینیمە من وەک خۆم نە بەکاری دێنم نە پێشم وایە بەکارهێنانی باش بێ بەڵام ئەو بابەتە بۆ وەزارەتی تەندروستی بۆ بەڕێوەبراتی گشتی تەندروستەکان و لیژنەکانی قایمێر دەچێت دێڵم من تەمەنام دەکەت لەگەڵ دابەشکردنەکەی ئەوان ڕایەکی تایبەت و مەدانیان هەبایە و ئەم بابەتان ڕەت کردبایەوە چونکە ئەم بابەتە پەیوەندی بەستانی خەڵکەوەیە بۆ هەموو ماڵێک دەڕوا 2 ملیۆن و 100,000 هاوڵاتی لە سنووری پارێزگاکەی من هێلکە وەردەگرێت ئەمە کارەسات بە دوای خۆی دادێنێ بەڵام بەداخەوە کە ئەوەی کە من بینیم بە دوواداچنم بۆ کردووە لە کۆمەڵک پێیز وەرم گرتوێتەوە کە لایەنە تەندروستیەکان داوا لە هاوڵاتیان دەکەن وەری بگرن کەواتە من لێرەوە ڕای دەگەێنم 4 ڕۆژی تر 2 ڕۆژی تر کە لیژنەکان هاتن لە دوکانێکدا هێلکەی بێ بەرواریان بینی کەواتە و کاتە نابێ هیچ لایەنێک غرامە بکرێت و بە هیچ لایەنێکیش سزای یاسایی بدرێت لەبەر ئەوەی بە بەرچاوی خۆیانەوە کە وەزارەت بە تڕێلە هێلکەی هێناوە بەسەر خەڵکیدا دابش کردووە کە هیچ بەروارێکی لەسەر نییە ئەمە ئەو پرسیارە دەبێت بەڕێزیان بەر پرسیارەتەکەی هەڵبگرن و وەڵامیشی باشە یەک خولەکم لە بەردەستا ماوە کاک کاسترۆ کەرەستەکانی دیکەی بێشە خۆراک کە دابشەکرێ بەسەر خەڵکە ئەوان کوالیتیان چۆنە چ کەرەستەیەکەیە کە ئاوا مەترسی لەسرە بەکارهێنانەکەی لە زۆربەی بابەتەکان کە هاتووە لە بابەتی فاسۆلیا کە دەبینم بە بەڕوونی بۆ خەڵکی سنووری پارێزگاکەمان ڕوون کردوتەوە هاوڵاتیانی ئەزیز ئەم بەشە خۆراکە مێش لی داوە کرم لی داوە تکاتان لێ دەکەم وەری مەگرن بەڵام بەداخەوە لە کوردستاندا مۆدلێک دروست بووە کە قسەیە بکەی و بە شێوازە قسە بکەی ئەوەندە هاوڵاتیانی ئێمە تووشی ڕەشببینی بوونە وا لێ هاتووە بە هیچ شتێک باوەڕ نەکەن کە ئەمە دەستێکی لە پشتا ئەمە ئاوای لە پشتا من بە ڕاستگۆیانە بۆ پەڕی ڕاستگۆیە داوا لە هاوڵاتیان دەکەم کە لە هەر شوێنێک بابەتێکی خراپە بوو وەری نەگرن فشار دروستکەن چونکە ئەم بابەتە خێر نیە پێیان بکرێ مافێکی یاسایی خۆیانە ئێمە لەگەڵیان دەبین پشتیوانیان دەبین لە ڕێگەی داواکاری گشتیەوە لە هەموو ڕێکارەکان ئێمە دەگرینە بەر بەڵێ بابەتی پاسۆلیا هەبوو بەکەڵک نهاتوە ڕۆن هەبووە بەکەڵک نهاتوە ئارت هەبووە بەکەڵک نهاتوە ئێمە ئیشمان لەسەر کردو و گەڕاندومانەتەوە بەپێی ئەوەی کە پێمان کرابێ و پێمان زانی بێت بەڵام ئەم بابەتانە لەوە گەورەترە دەکرێت لیژنەکان بەهێزتر بن و مەدانی تر بن و بە بەردەوامی ئەو بابەتانە چێک بکرێن و بە دوواداچوونی زیاتر بکرێت چونکە ئێمە ژیانی هاوڵاتیانمان بۆ بابەتەوە بەدا کە هاوڵاتی ئێمە ڕاستەخۆم بابەتە بەکاردێنێ و خۆراکە یعنی کەس ناتوانێت بەبێ خۆراک بژی ئەم خۆراکانە بەکاردێنە کە خۆراکەکانی نەبێ بێگومان مەترسێکی زۆر دروستەکە ومێت دەکەم بە هەموو لایەکمان بتوانین کارێکی باش بکەین و بتوانین خزمەتی هاوڵاتیەکانمان بکەین و چیتر ڕێگان نەدەین خۆراکێک کە بێ بەسەر هاوڵاتیانی ئێمە دەدابش بکرێت و هاوڵاتیانی ئێمە دەکرێت و شارتر بن چونکە ئەم هەنگاوە زیانێکی زۆرمان لێدا لە داهاتوودا و خزمەت ناکە و کۆمەلگاکەمان لە کۆمەلگایەکی کردداریەوە دەکا بە کۆمەلگایەکی نەخۆش وەکو ئێستا کە دەبینی کە بە نمونە وەربگریت بەس لە سنووری ئیدارە ڕاپەڕین 18,000 هاوڵاتیمان هەیە کە نەخۆشی درێژخانی هەیە بەس ئەوەی کە لە نەخۆشخانەکاندا تۆمار کراوە ئەدی ئەوەی کە خۆی تۆمار نەکردووە و ئامادە نیە هیچ پێداویستێکی تەندروستی وەربگرێ و پێویستی پێنێ لە شوێنی تر دەکرێت بەداخەوە کۆمەلگاکەمان بۆ بە کۆمەلگایەکی نەخۆش و ڕۆژ بە ڕۆژ بیرەوە دەکەینەوە کە نەخۆشخانەکانمان زیادکەین سەیدەلەکانمان زیادکەین بیرەوە ناکەینەوە کە ئاسایشی خۆراکێکی باش بۆ هاوڵاتیانی خۆمان دابین. کاک کاسترۆ من زۆر سوپاس دەکەم کە لە بەرنامەکەم و لە کورسات نیوز ئامادە بووی و جارێکی کەش سوپاس دەکەم کە بەم شێوەیە خەڵک ئاگادارەکەیتەوە لە ڕێگەی میدیاکانەوە ئامادەی دەردەبڕێت تەنها خەڵک نییە لایەنە پەیوەندیدارەکانیش
لە ڕێگەی دەنگی جەنابەت و چەند کەسانێکی دیکەی خەمخۆرەوە ڕەنگە پەیامەکانیان پێ بگات و بدوان بەدووادا چوون بۆ ئەم بابەتانە بکەن. دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز کاسترۆ معروف ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە ڕاستەوخۆ بە ڕێگەی سکایپ لا چوار قڕنەوە میوانی بۆ بماندوو نەبی.